سڵاتان لەبێ لە پرۆگرامی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین بینەری بەرنامەکەمان بن تا کۆتایی و هیوادارم ئەم جارش بەدڵتان بێت. لە ناحیەی سەرسان گەنجێک پرۆژێکی بەخێوکردنی ماسی سەلەمونی ڕەنگا و ڕەنگیدا مەزراندووە. فاتمە و نەزیرە 15 ساڵە بۆ دەستکەوتنی بژێوی ژیانیان کاری بێژانەوەی دانەوێڵە دەکەن. پیاوێکی بەتەمەن پیشەی دروستکردنی نەخشوونیگاری جوانە لەسەر گۆچان و دارجگەرە. بەرگدورێک لە کۆمەڵگەی قەدش گرنگی با زیندوهێشتنەوەی جلوبەرگی پەشمە و بەرگیز دەدات. کانیاوێک لە قەزای شێخان لە وەرزی زستاندا دەبێتە گەرماو. دروستکردنی پەیکەری هونەری ناوازە و مانادار لە پاشماوەی ئاسن و کەلوپەلی فرێدراو. گەنجێک لە ناحیەی سەرسەنگی سەر بە شاری دهۆک پرۆژێکی بەخێوکردنی ماسی سەلەمونی کردوتەوە کە جۆرێکی نایابی ماسیە. ماسی سەلەمون بەوە ناسراوە کە هێلکەکەی زۆر بە نرخ و بەبەهایە بە کاڤیار ناسراوە بۆ نەخۆشیەکانیش بەکاردێت بە تایبەتی بۆ نەزۆکی و منداڵ نەبوون. ئێستا ئەو دیمەنە جوانانەی کە لە ئاوەکەدا دەبینرێت ڕەنگا و ڕەنگی ماسیەکانیشی لەگەڵ تێکەڵ کردووە. پرۆژەی خۆدانکردنەوە ماسیەت سەلەمون گەلی زێوە تێتا نیاسین بە گەلی سێپرکە vêrê em cura mosekî xwedankê navê wî Selemûn e taybet ev Selemûn e taybet avê tazî da dicîtin xwar navê bû beşerê gelekî ya mif heye û taybet ev masiya bi wan kesan evên zarok nebin dê de bikarînan û hêka vî masî jî digel bêde xwarin faydekî baş dê lê derdîtin. مازن دهایا ماسیا عراقی دانینه بس سلمونی دایا و هندک ماسی نه اوج آب تازی داد جین اف خافیاره و نکو اف هیگا ماسی تتاب کاریان بوان کسان اوین زارو نبن سال جا عمر ماسی دبید بیتا 5 سال اف خافیاره دیگه بیتا نافذ کی بیدا و هر ماسی که تقریبا 5 خرامت خافیاره همشین جدر بینین یعنی او ماسیا گل بود گل چاله سریات بیتن خارنا و گوشته که سالم جوانه تیکا و جی فایده های بو او بخارنه
التهابات ناهينة، علاج الروماتيزم، تجديد بشرة، يعني تجديد أويديو كولاجين، تحفيز كولاجين بود كان خو هاكو تلفلفي تتهيتن إخصاب شد بيت القناة فالوب وتهيتن جهة خو رحميت كاتن قلق تشتكي باشا يعني حمل بيشت كافيت باش بيتن سي هيفت أولي الحملة بو جانين يا باشا أمراض جهاز عصبي، جهاز العصبي بتشيكي تشيد كاتن يعني تشوهات خلقية مێر و کەرەستەی زۆر تایبەت و پێشکەوتو هەیە بۆ بێژانەوەی دانەوێڵە بەڵام دوو ئافرەتی خەڵکی سلێمانی ماوەی 15 ساڵە بۆ دەستکەوتنی بژێوی ژیانیان کاری بێژانەوەی دانەوێڵە دەکەن ئەوان بەدەم کارەکەیانەوە چیرۆکی زۆر تاڵ و شیرین لە ژیانی خۆشیان دەگێرنەوە لەو ڕێگەیشەوە بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکەیان دابین دەکەن. حتى ئێستا 15 ساڵە مەیشم ئیتر برنج بێ نۆک بێ گەنم بێ نیز بێ ماژ بێ هەر شتێ بێ ئەیکەم ئەنجایتە بژێوی ژیانیش ئێستا ئەمەیە هیچ مەعاشێکم نییە بێوەژنانەیەکم بۆ ئەویشیان بڕیوە ئێستا بە بۆنی ئەم قەیرانەوە ئەمەی شکەم بۆتەوە هەر سەڵا ئەمە ببوایە تۆ هەیە ئیدارەمان پێ کرد بەس ئێستا و ئیداری ئەو سامان پێی نەماوە. تقریبا 12 ساڵ پێش ئێستا 50 زیاتر لەم بازاڕا بووینێمە بەخوا هەمووی ئیش دەستەکەوت هەمووی بەدری خۆی شێکرد و ئیمسا ئەوەتا ئیشەکە نییە ئەستا ماوینتە دوو کەس ێمە لە دوو کەس زیاتر نی لەم بازاڕا هەر ئەم دوانێکی ئەم دوانەی ئیشەکەمان تەواو دەست ناکەوین. هەتا هەیەتانی مەڕۆین لێرە هەیە تا عەسراین لێرە ئەگە ئیش بێ ئەیکەن و ئیش نییە بۆ خۆماندانشین و ئەڕۆینەوە ئەرەوە ئاوە ئەمە ئیشەکەمانە چەند ساڵە ئیشمان بێ نەختە زووتێن و ئیشمانێ درەنگ تێن و ئاوین ئیشەکە ئیستا هەر نەماوەڵاوە جاران نییە کۆرەوەڵا ڕۆژانە هیچ جووامان نایە ئیساک هەیە سێ ڕۆژ ئیشێکمان لێ هەیە سێ ڕۆژ نییە هەر نەما ئیشەکە لەم قەیرانە وڵی تر فەردەی ئاوە 3000ەکەین و 2000ەکەین و ئیشەدا 100 کیلۆ چەند ساڵ هەرەمە ئیشمە و بەوەی ئیدارەم کردووە و هەتا ئێستەیش هەتاکو بتوانم ئەم ئیشە ئەکەم. پیاوێکی بە تەمەن لە گوندی ئازادی سەر بە ناحیەی سەرسنگ خەریکی دروستکردن و نەخشاندنی وێنەی جوانە لەسەر دارگۆشان و دارجگەرە ئەو وێنە و ناوی باڵندەکان لەسەر و دارانە دەخشێنێت و دیمەنێکی زۆر جوان و ناوازە دروست دەکات. نوبه من إبراهيم أحمد خلكي قندكيا أس خلكي قندكي ما جونا بيجي سبي تشتيا بشتي حتى صار حشتي بشوري دو أز دركتن شوما شوي أز دركتن بوربي أز شوما نباريو بشتين جيجات ما بيش مرجع بشتين جيجي مدرسة بيتي أبشر بهندك دخل بخو بيدو كنا با أز شوما نقل تسرخو كنا تشون كخودو شوما لجنة شوما بيري دوم بخشولة خود كنا بنا بيش مرجع دوم خود كنا بالا بوا بومن شمت كرينا با من بشكل جونا خو بريبر بلا حتى صارت نوتة دو أنا ما انتباه دو بشتين جام در كاتينام شون أموتينا با بشتين جي من نبود شولي بكما با أسرع وسطم بيشوز جاسنا قاتينام أصلا ما بيرم بخود دار بر أس شو ما ويري شو ما بحركي بدأ سبت دز شولي خو أب شولي بيدوري كلا با
تشتي تقعد بما با أنا شوم شبكم بشتينجي شوف دست بنا كتبه يا ربي از شبكة ما با إنا أسرابو من دست وبتي إنون صوت ولو دخلوا مغلط توصل شيء كده با أو كلمة دهولات بخو عمل كنا أو جي دي سو هم بينا قتيوبا ما دست وبتي جالا كوي تري ها شو دوري كده با شو بشتي تقعد أخو شو دوري كده با وشو باسكت كده با أو شين حتى بقول تيجي شو باسكت كام شو أبد كام أبد تقريبا سولة هاش نوتو دو حتى بقول كي هذا شو دوري بخود كام با سيخر شركة نبا شكل سيخرا من شركة تيجي كبادست كلام شكل سنين كو هنجورا شركة دوسكو ملهب ودخل ملهب ودخل ما فيش بالكلوري بالأول شركة نبا همي أبس توصل شركة نبا يتكيسلو يتعاونوا باسكت قل ما شركة نو كاس تصوير طلبنا كتبه كما مثلا تصوير طلب كل ما أنا مثلا تصوير فلوس ما تشيك بعد شيء كم دبوا فريق بس هم أمان بيقول في مرة أبي جوان همي باسكنا بيقول كي باسكو مثلا رابطو سر باسكو كرن ذات النوع كرن ولا دانكو مرة بيجي مثلا سبيرتونا وأب صبغة أبدينا مثلا أبد نينو كونا ويت أبونا مثلا خدت دم بنقش كم وشيت كم وتيت كولم ونقش كم أوت كم كو مثلا جون بيتابع بشنيجي مثلا ساقل ولا ساقل كم أو توزع شيت كم وسبيرتو كم وصل جون بنا شو اللي دوري دستي من بوش الحمد لله ريشتنا وشدينينا چه زحمتی اسنو به ما با شو لی دستیا الحمد لله جور پیتی تا لەبەرکردنی پەشمو و بەرگیزی ڕەسەن و خۆماڵی کەم بۆتەوە بەڵام لە ناوچێکی بادینان لەلایەن کەسایەتیەکان و هەروەها کەسانی ئەو ناوچەیە لەبەر دەکرێت و بۆ شایی و تازیەکان و ڕێوڕسمە تایبەتەکانی ئەو ناوچەیە بەکاردەهێنرێت بەرگدورێکیش لەو ناحیەیە کاری دروستکردنی ئەو جۆرە جلوبەرگە تایبەتانەیە. تقريبا سه صلاة 25 سه از ویش ولید کم و حتی ویگوه نسبت برگیزو نوعیت برگیزو یتین برگیزی های زراف ترسن او زراف ترسن او قیمت ترش اوی وجن هندک زراف ترسن هندک اوی دی او زراف لو چت کن و لو تونوی لوتر او یه گرونه گلک و مرزی صوفیه او تقریبا 20 یا 25 و احتمالا پیه ترجی که تاین اغلب جزیره نفترکوی قماشی گلک چت کن از خوی چیمویری ما کرین مالویری درین ترکی جی او شلمت کریه برگیزه و هندک حاج برگیزه کن و جو نوعی تاین یه تاین تراشن یه تاین پشت بازن یه تاین سپینه و جو دیف هر یکی نوعیت که اویدیه دوید لونی برگیزو گل قیمت خویو های او کسی برگیزوت کتا برخو آن وجود که جمع دنیاجی سری بن و چوخ که توجی یه تنگ سه برگیزو چوخ های یه تحتیکی بلکه نظهر دیتینه و هندک سپینه هندک صورن هندک بشت بازن او چوخ جی یه تنگ یه دویره قویت گرون نکنه بر یت حتی 10 ورقه به هاتر من چکرینه بس نوکه قوی همو برگیزو خلکی پی چنو بیت کنه برخو گرانه قیمت وایو گران برگیزو بلی و برگیزو وکی آب که بود گوته روتک او دریش باید برگیز کد که را برخو کلیتوید فرح بود و اویدی چوپال والا پامبی دولوب ترست اوب دستی او چوپال چید کرد که معامله بود پیلا و والا رشک بود و کولکو چربی چربی گوی بود وی وقتی هر یکی کچکا که بود آج کل برو اهلی
دا بخو دا کاکا تیدو سوپا لبو چراغ لبو با شمال تبو فلا مرس و هلی دا ریس تشیکی داد برک دا برا اویدی کرد دا کنه تفه بینا برگیزه اوجی فلا جا ای وقتی جیجی المنطقه بود او برگیزه جی حسا چید کرد هندی اوید پیر الحج برگیزات کرد هنگی جحیر حج لا کرد ایلا پانتول و قمیص حش والات کرد لا گوندێکی سەر بە ناحیە کەلەکچی سەر بە قەزای شێخان لەسەر ڕووباری خازر کانیایەک هەیە کە ئاوەکەی گەرمەوەک و گەرما و بەکاری دەهێنن هەرچی کە هەواکە ساردتر دەبێت ئاوی کانیاوەکەش گەرمتر دەبێت خاڵک لە کەشوهەوایەکی خۆشدا چێژ لە ئاوی کانیاوەکە وەرد والله ساعتك بتدار حزمنا كدرتشم الحزمنا كدرتشم عندي هانت خوش بآوي قرن بي خود يجي حمام الله قد باور منك او توقعات النبي كو آوي اهوا قرن مخوشة ئەمن عەمرم 62 ساڵە ئەی کانی گەرمە بەری ئەوانەی لێ من گەورەتر 100 ساڵ ئەی کانی گەرمە هەر وەک ئیسەیە هەیە 100 ساڵ ئەیەیکو من و ئەیانە تێتە فکرمان لەگەڵ گەورەکان دەمیشی بە ڕۆژ هین ژنبی دەمیشیشی هین زەلامبی خوان لای کانی گەرمە دەشوشت هەفتەی و دوومان لەی هۆزە سەرشتنیان ئێری وەلا گەلێک جا 12 دەچمانە ناوی هەمی ڕوویت ئەو تاریخی چنێوی ڕوویت بڕۆ ناوی کانیگەرمە خۆت بشۆ و تابین و لیفک وادە لەپەر لە من هاتە جواب ئاواک چەکەم مارەکەی سەر مسقازێڕی دەوێ هەش دەبێ عەیارەکەی نەت پڵ و دۆلارەکەی ئەو جا لە من هاتە جواب جابا بە ئیختیارەکەی وتی ئاوات پێم بڵێ بزانم مۆکی گەنجانی گوندی قایمەوە زۆر سوونمەندی لەو کانیا بەیانیان کە دەڕۆین بۆ ئیش دەینێرە سەر خۆمان دەشۆین و ئێوارانیش کاتی دێینەوە هەم دێنە ئەو کانیە سەری خۆمان دەشۆین ئەو جا دەڕۆینەوە بۆ ماڵەوە ئاوی گەرمە و کارەبای گشتیش مشکلەمان نیە کارەبا هەبیت نەبی دێمە هەر لێرە سەری خۆمان دەشۆین کارە هونەریەکانی هونەرمەندێکی پەیکەرساز دەبینین کە لە پاشماوەی ئاسن و بڕغ و کەلوپەلی فرێدرا و توانیوەتی پەیکەری ناوازەی هونەری و مانادار دروست بکات. هەر هونەرمەندێک طبعاً سوود لە پێشینی خۆی دەبینیتن ئەمنیش یەک لەوانە کە مەسەن سوودم لە هونەرمەندانی پێشە خۆم بینێ وەکو مەسەن هونەرمەندەکان ئەوانەی کە کاری ئاسنیان زۆر کردیە زانیم عنی لەو فەراغ لەو مەجالەی کەسێکی وەهامان نەبوو کە مەسەن سوود لەو ئاسنانە وەگریتن و جارێک کە مەسەرەن بەکاری بینتەوە کەرستە مەسەن کریستانی کە فرێدراوە بیرۆکەم لە هات کە مەسەن یەکەم جا بە تێل دروستم دەکرد دوایی تێلەکە هەستم کرد تێلەکە ئەو فەراغەم بۆ پڕ ناکاتەوە مەسەن لە فیگەرەکان بە کەرستەی ئاسن هەستم جوانکاریم پێ کرد
فۆرمی جوانی تێدا بوو ئەو کەرستانش ناو کارگەکانی ئاسنی لێ فڕێدرا بوو هەستام جارش کە هینامەوە دیسان ئەوجە بە کۆسەرەوە بە شتوەخانم کردەوە و شێوازەکی ستایلەکی فۆرمی دەدامێ لە حیم کرد دوایش کە لە کۆلێج هەر ئەتروحەکەم بە ئەوەی کرد بە ئاسنی کرد ینی وەحید ئەمن کە بیدایەتی سەرەتا دەستم پێ کرد ئەمن دەستم پێ کرد لە ئاسن لێرەش وەم کرد کە تەڵەبەکانیشم سوود لەوەی وەرگرن لە پێشیان کە ئاسان بی شتەکە ئەوە نەبی کە شتێکی شاراوە بیتن هەم بە خۆم کارم دەکرد و هەمیش وەم دەکرد ئیستفادە لەم بکەن تەڵەبەکان. ڕاستە ئاسن مادەکی ڕقە لەوانەیە هەندێک کەس نەتوانی مامەلەی لەگەر بکە بەڵام لە هەندێک شێوازی شێ مەسەلەن دەتوانی بە خۆت وەکو فۆرم بەکاری بینی و نەرمیکەوە بە بڕینەوە یان بە گەرمکردن یان مەسەلەن جاری وە هەیە پارچەک ئەتوو دەزانی دەچێن دەریدادنێ لەوانەیە ئەو شەخصە بیری لێ نەکردووە بەڵام لە پێشچاوی هونەرمەندێک یاخود مەسەن لە پێشچاوی ئەو هونەرمەندەی کە کار بە ئاسن دەکاتن دانیشتیە بیری لێکردەوە کە چۆن بەکاری دەینیتن نەک مەسەن قوڕەکەوە نییە قوڕەکە بەکەیفی خۆ دەتوانی مامەلەی لەگە بکەیت بەڵام ئاسنەکە نە ئاسنەکە لەوانەیە فۆرمەکەی بباتەوە بەلایەکەوە. هەفتانەی ئەم جارەشمان کۆتایی پێهات تا پێگەشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.